کۆڤانەم کاتت باش بەڵێ ئەمڕۆ لیژنەی گواستنەوە گەیان و شارەوانیەکان و ئەمانە کۆبوونەوە کامە یەک لیژنەیە بۆی کەوا کۆمەڵێک پێشنیازانە بکە لەو پێشنیازانە قەدەغەکردن یاری پەبجی بوو لە کوردستان ئەمەش ئەوان پرۆژێکیان ئامادە کردووە کە هاوشێوی پرۆژەکەی بەغدای لێرەش ئەو پرۆژێکی لە بەغدایە لێرە بەرکار بێت بۆی کەوا ئەم یاریە لە هەرێمی کوردستانش قەدەغە بکەن منەمێ لەبارەی وردەکاری زیاتر چی دەکرێت کەی دەخرێتە دەنگدانەوە بۆچی ئەم بڕیارە دراوە لەگەڵ هاوڕێمە ئاستا سەرۆکی لیژنەکە قسە دەکەین کاکە هاوڕێ چۆن بوو ئەو بڕیارتاندا و چ پرۆژێک ئامادە کراوە بۆ ئەوە سڵاو لە بینێرانی ئازیزتان بەڵێ ئەمڕۆ لە لیژنەی شارەوانی و گەشت و گوزار و بەرهێنان ئاوادانکردنەوە گواستنەوە گەیاندن بەندەوەکو سەرۆکی لیژنەکە یەکێک لەو بڕیارانەی کە ئەمڕۆ بە کۆی دەنگی لیژنەکە ئەنجاممانداوە دەنگمانە سەریدا ئەوە بووکە بڕیارێک دەرچووە لە بڕیارێکی پەرلەمانی لە پەرلەمانی عێراق دەرچووە بۆ ئەوەی کە یاری پۆبجی و ئەو یاریانی کە بێتە هۆکاری کاریگەری خراپ بەجێهێڵە لەسەر هاوڵاتیان بۆی قەدەغە بکرێەوە ڕابگیرێ ئێمەش بەپێی مادەی 11 لە یاسای ساڵی 1992 هەرێمی کوردستان بۆ هەر بڕیارێک کە لە پەرلەمانی عێراق دەربچێت بۆ بەرکارکردنی لە هەرێمی کوردستان پێویستە پەرلەمانی کوردستان دەنگی لەسەر بدا بۆ ئێمەش وەکو لیژنە من بەندە پێشنیاری کردووە برادرانم لە جێگری لیژنە و بڕیاردەری لیژنە و هەموو ئەندامانی لیژنە بە کۆی دەنگ پێیان باش بووکە پرۆژێک ئامادە بکەین لە ڕۆژانی داهاتوو پرۆژەکە بینە هۆڵی پەرلەمان بۆی کە دەنگی لەسەر بدرێت بۆی کە ئەو یاسایی لە پەرلەمانی عێراق دەرچووە لە پەرلەمانی کوردستان بەرکار بکرێت بۆ ڕاگردن و قەدەغەکردنی ئەو یاریانە یاری پەبجی یەک لەو یاریانە و کەی ئەو دەنگدانی لەسەر دەکرێتەوە بۆچی ئەو بڕیارتانداوە بۆچی ئەو پێشنیازتان کردووە وڵێ وڵای خۆی بە حکمیەوەی کە یاسای سەرۆکایەتی هەرێم هەموارکردنەوەی یاسای سەرۆکایەتی هەرێم هەمووانی مەشغوڵ کردووە ڕاستەکەی هەر دوا بە دوای کە پەرلەمان جەسەکانی دەست پێ کرد ئێمە ئەیخینە بەرنامەی کارەوە بۆی کە خوێندنەوەی بۆ بکرێت و دەنگی لەسەر بدرێت بۆ یاری پەبجی قەدەغە وڵڵاهی کاریگەری خراپی جێڵاوە لەسەر هاوڵاتیان و لە دادگاکان زۆر لێدوان هەن کە کەسێک تاوانێک ئەنجامەدا ئەبینی کاریگەری ئەوەی لەسەر هەبووە بۆیە ڕەنگە لە داهاتووی شتی خراپ لەسەر هاوڵاتیان بێنێ بۆیە ئێمە هەوڵە دەین کە ئەو یاسایە بەرکارکەین بۆی کە ڕێگری لەو جۆرە ڕووداوانە بکەین زۆر سپاس بەڵێ منە گەڕێمە لایەوە ئەوان پرۆژەکەیان ئامادە کردوانەوە پرۆژەی بەغدا دێن بۆی کەوا لێرەش بەرکار بێت لێرەش دەیخەنە دەنگدانەوە ئەوش دوای کەماوەیەکی دیکە پرۆژەکە ئامادە دەکەن و بۆی کەوا لە ئەندێکی نزیکدا لە پەرلەمانی کوردستان ئەو پێشنیازەی بەغدای و بڕیاری بەغدای لێرەش پەسەند بکرێت سپاس بۆ هاوکارم هۆشمەند سادق کە لە پەرلەمانی کوردستانەوە لەگەڵمان بووی.